ئایاری ساڵی 2019 بەنداوی دوکان ئاستی پێوانەی لە گلدانەوەی ئاوتۆمار کردو بەنداوەکە سەرڕێژ بوو. بەڵام دوای 3 ساڵ لەم بەروارە ئاستی ئاو نزیکەی 3 ملیار مەتر سێجا کە نیوەی توانای بەنداوەکەیە کەمی کردووە، ئەمەش مەترسیە ژینگەیەکانی زیاد کردووە. ستافی ئیداری بەنداوی دوکان دابەزینی ئاستی ئاوی دەریاچەکە بە قوڵایی مەترێک و 18 سانتیم بەراورد بە ساڵی ڕابردوو بە مەترسیەکی گەورە دەبینێت بۆ پیسبوونی ئاوی دەریاچەکە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو. زۆربەی ئەو ئاوەڕوانەی کە لە ناوچەی قەڵازی و پشتدەر و ڕانی ئەوەندە ئەڕژێتە ناو دەریاچەی دوکانەوە، هەروە ئەو خشتوقاکی کە فڕێ ئەدرێت لەبەر ئەوەی کە هیچ کارگەیەکی ڕیسایکلین نییە بۆ ڕیسایکلینی ئەو مەوادە، ئەمەش لە کاتی بارانبارینە ئەو مەوادانە هەمووی مەوادی سەقیلەن و هەروە توقمەکانی وەکو جیوە و ڕەساس و زێبەق ئەمانەی تێدایە، لەبەرەوە ئەمانەش تەبعەن کاریگەری خراپیە لەسەر بڵین تەندروستی مرۆڤ، لەبەر ئەوە تا ئاوەکە کەم بێ ڕێژی ئەو مەوادانەش لە دەریاچەکە زیادەکە. ڕیسایکلی نەکردنی بەشێکی زۆری پاشماوەکان و شیبوونەوەی ئەو مادە زیان بەخشە بۆ ناو خاک و دەریاچەکان بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ پیسبوونی ئاو هاوشانی تێکەڵبوونی ئاوەڕۆی شارەکان دیاری دەکرێت لە هەرێمی کوردستان. تێکەڵبوونی ئەم مەوادانە بە ئاو ئێمە سیر بکەین لە هەموو خاشاکێک کە فڕێ ئەدرێت کۆمەڵێک زەرەری بۆ ژینگە هەیە، کۆمەڵە زەرەری بۆ تەندروستی هەیە، کۆمەڵێ مادەی تایە کە ئەم مادانە لە ڕووی بەکتریاییەوە زەرەرێن لە ژینگەوە، کۆمەڵێ مادەی تایە کە لە ڕووی ڤایرۆسیەوە، کۆمەڵێ مادەی تایە کە لە ڕووی کیمیاییەوە تێکەڵی ژینگە بن و ئەمانە هەمویان ئەڕواتە ناو سەرچاوێکی ئاوی وەکو تانجەرۆ، ئەڕواتە ناو سەرچاوێکی ئاوی وەکو دەربەنی خان یا سەرچاو یا ئاوێکی وەکو دوکان، ئەمانە هەمویان کێشە بۆ ئێمە دروستەکەن وە سبەینێ مەوادێکی ئێمە مادەیەکی کیمیایی وەکو نیتراتمانێ، ئەگەر نیترات تێکەڵی ئەو ئاوە بێت ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بخرێتەوە خەڵک تووشی سەرەتانەکات، یعنی مادەیەکی مسەرتنە. لە کۆی 7 ملیار مەتر سێجا لە ئێستادا بەنداوەکە کەمتر لە 3 ملیار ئاوی تێدایە و بەم پێش بەراورد بە ساڵی ڕابردوو 200 ملیۆن مەتر سێجا گلدانەوەی ئاو لە دەریاچەکە کەمی کردووە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای دوکان.